ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان هاوکاتە لەگەڵ ساڵڕۆژی لەدایکبوونی باوکی ڕۆحی نەتەوەی کورد مستەفا بارزانی نەمر سیمبڵ و نازنامەی نەتەوەیەک. تەوەری گفتوگۆکەمانە بە میوانداری زۆر بەڕێز کاک حەسەن جەباری کارگێڕی لقی چواری پار دیموکراتی کوردستان. کاک حەسەن خۆشحاڵین و بەخێر بێت بۆ بەرنامەی ڕاڤە. سپاس بێن. کاک حەسەن ئەمڕۆ ساڵڕۆژی لەدایکبوونی باوکی ڕۆحی نەتەوەی کووردە. سەرۆک مستەفا بارزانی یەکێک لەو سەرکردانەی کە لە مێژووی نوێی کووردا شوێن و پێگەیەکی گەورەی هەیە، وەگەوەی کە ئیسماعیل بێشکچی دەڵێ ئەگەر مێژووی نوێی کورد بخوێنیتەوە بەبێ ڕەچاوکردنی وجود و حزوری سەرۆک مستەفا بارزانی مێژووکی ناتەواوە بێت. پێم خۆشە دەستپێک لەوە دەست پێ بکەین. خوێندنەوەی کاک حەسەن بۆ ئامادەی مستەفا بارزانی بە تایبەتی لە 34ەکانی ڕابردووە لەو دۆخە تایبەتی کە هەرێمی کوردستان بەگشتی و ناوچەکەشی پیاتی ئاپەڕی. سەرتا زۆر سپاس کاک سەربەست. جێگەی شانازیە کە ئەمڕۆ من لێرە میوانداریە کرێم لەسەر قسەکرد لەسەر ئەفسانەی نەتەوەیی و باوکی ڕۆحی میلەتی کورد نەتەوەی کورد. ڕاستی جێگەی تەقدیرە کە بتوانین شتێک لە مێژووی ئەو ئەفسانەیە کە بەرزانی نەمرە باس بکەین. بەنسبەت بەرزانیەوە هەر لە دایکبوونیەوە ئەزانی لە هەلومەرجێکا لە دایک بوو کە هەلومەرجێکی ناخۆش بەنسبەت ناوچەکە بەنسبەت کوردستان بە تایبەتی و لە تەمەنێکی زۆر کەمدا بەڕاستیەوەی ئەوەی تەماشاکەین لەو بەپێی مێژوو کە باس کراوە لەو تەمەنە کوردێتە زیندانیە کرێ لەگەڵ دایکیە و نەیتوانێەوە بەڕاستی وەکەوەی کە خەڵکێکی ئاسایی ژیان بکە، ینی هەمیشە لە دۆخێکا بۆکو ئەدۆنیسیش باسیەوە کە ئەڵێ بە پیری لە دایکە بینیان بە گەوری لە دایکە بین. بەرزانی کە لە دایک بۆ معانات و نەهامەتیەکانی بە بەرچاوی خۆی بینیوە لە تەمەنێکی مناڵیەوە، ینی و معاناتی بینیوە لەو هەلومەرجە قورسە و ناخوازەوە کە لە دایک بووە. بەڕاستی ئەو ویزگانی کە بەرزانی نەمر تێپەڕیەوە مێ باسی کۆمەڵێ ویزگە بکەم ڕەنگە بۆ ئێمەی ئەوانی لە سلێمانی شتە جێبووین لە شاری سلێمانی پەروەردە بووین بە پێی مێژوو کە باسەکرێت لە سیەکان کە هاتۆتە شاری سلێمانی لێرە بووە. زۆر خۆشحاڵ بوو کە تێکەڵی کۆمەڵێ خەڵکی ڕۆشنبیر و بەتوانە کاوانە هەمیشە خەمی خاک و نیشتیمانیان بووە و ئەم زۆر لەو مەجلسانە لێرە بووە سەرنجی خەڵکی زۆر ڕاکێشاوە. ئەگەر تەماشاکەی لە یادی بەرزانیە سەرجەم ویزگەکانی ژیانی بەرزانی ئەوانەی کە ساتێ لە ساتەکانیان بۆ لە حزەی بیریان کردوێتەوە کە مێژووی بەرزانی پێچەوانە بکەنەوەیان بە عکس باسکەنەوە. ئێستا هەمووی کۆکە لەسەرەوەی کەسایەتێکی گەورە بووە، کەسایەتێکی مێژوویە، دەستکردی مێژووە بووە، ئەفسانە بووە. ئەگەر تەماشای ڕژێمەکانی پێشووکەین بە تایبەتی سەردەمی سەدام ئەگەر بەو هینە باسی بکەین، یەکی لەو کتێبانی کە ئەمڕۆ خەڵک بەدوایە گەڕێک کتێبی ئەفسانەیە کە کتێبی فازڵ بەڕاک بۆ کتێبە لەسەر بەرزانی بڵین باسکرا باسی ژیان بە واکەوتەوە ئەوان زۆر بە سلبی بینوسن، بەڵام واکەوتەوە کە وەکو ئەفسانەیەک دەوری باسکرێ. ئەو ویزگانی لە ژیانی بەرزانیە هەبووە کە جێگەی شانازی بۆ میلەتی کورد هەمیشە ویستێتی مافەکانی گەلوی کورد دابیم کە هەمیشە داکۆچی کار بووە و زۆر جار باسی و کەسایەتیەکەن هەم لە ڕووی کاریزمیەوە کە کەسایەتێکی دیار بۆ کەسایەتێکی بەتوانا بۆ کەسایەتێک بووە جیاوازی نەکردووە لە بینی پێکاتەکانی نەتەوەی کوردیان، واتە ئەوەی لە کوردستان ژیاوە لە مەسیحیەک و لە ئەرمەنیەک و لە کەسێکی کاکەی نابیستی بڵێ وڵا لە کاتی بەرزانیە فەرق و جیاوازی کرا. بۆ خۆی ئەمە ڕاهەندێکی زۆر گەورە و گرانی هەیە کە ئێستا دنیا لەسەرەوەی شەکە کە پێکەوە ژیانە بێ کە مەحەبەتە بێ کە تێکەڵاو بوونە بێ کە تەساموح بێ. ئەو هەر خۆی وا پەروەرد بوو بۆ چوونە ژینگەکەی ئەو ژینگەیەکی ئاینی بۆ ئاراستەیە پەروەرد. ئەگە بینە سەر ئەو ویزگە گرنگانەی کەی لە خەباتیا کردێتی دامەزرێن. پێم خۆشە لەوە بمێنینەوە کە باسی سلێمانیت کرد لەو زمانی کە چەند ساڵێک لە سلێمانی ژیاوە
پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ چین و توێژ جیاوازەکان و کەسایەتی و ئایلە ناسراوەکانی سلێمانیش کردووە. ینی پێم خۆش لەسەرەوە گفتوگۆ بکەین بە تایبەت ئەگەر دوایی تەماشا بکەین لە دروستبوونی پارتی دیموکراتی کوردستانە کاک شێخ لەتیفی حەفی دەبێ بەجێگری سەرۆک و دواتر ینی ڕنگدانۆی لەسەر ڕووداوەکانی دواتریش ئەبێت. هەمووی ئەوەی کە جەناب باسەکرد فەنم بەرزانی کە هێتە سلێمانی دیارە بە زۆرم لێژێتە سلێمانی و دەست بەسرە بێ دوای ئەوەی کە حزبی هیوا دروستە بێ و لە ڕێگەی حزبی هیوا گەڕێتەوە بارزان لەوێ درێژە بە خەباتەیە لێرە ئەوەی کە هەیە لە مێژووە باسەکرێت زۆر معجەبی ئەهلی سلێمانی بووە خەڵکی سلێمانی بووە کە لە مەجالسەکانی دانیشە هەمیشە ڕوویایەکی بۆ دروست بووە کە ئەم خەڵکە خەڵکێکی نەتەوەین بە پێچوانەی کەەوەی ئستا باسەکری ینی بە پێچوانی ئەوەی کە ئستا باسەکە بەداخەوە ینی جێگەیەک بووە کە زۆر مرتاح بووە بتیایە و زۆر لە کەسایەتەکان تێکڵاوی بوون بۆیە ئەو تێکڵاو بوونەوەی لە بینی بەرزان و لە بینی خەڵکی سلێمانی ئەگەڕێتەوە بۆ سەردەمە دوایەوەی کە حزبی وا ڕزگاریەکەنەوە ئەچێتەوە منتەقەی بەرزان بێەوەی ئینگلیزیەکان هەستی پێ بکەنیان ئەو چاودێری قورسی کە لەسەریا داناوەمانە هەمووی واکە کە بەرزانی فەرقی هیچ ناوچەیەک نەکانی لای ئەو فەرقی سلێمانی و ئامێدی نییە کە بە ئەسڵ ئەوان خۆزانی بەرزانەکان لە ئامێدیەوە هاتوون نیشتە جێبوون لە بەرزان وەکو تەریقەت و شێخ و ئەوانەی پێشتریان خەڵک دوایان کەوتووە لەبەر پیاچاشی و لەبەرەوەی بووە کە بەڕاستی هەمیشە ئەهلی سوڵح بوون ئەهلی ئاشتەوایی بوون یان و دیدگافراوانیان هەبوو بۆیە منتقەی بەرزان منتقەیەک بووە کە زۆر جاریانی تەسامح و لێبوردەیی و پێکەوژیان ئاراستەیەکی گرنگ بووە لە هەموو ئەو ویزگانەی کە خەباتی بۆ کردووە هەر لە شێخەکانی پێشوو عەبدولسەلام و شێخ ئەحمەد تا گاتە بەرزان وەکو موەسسەسەیەک ینی بەرزان بووەتە موەسسەسەیەک بۆ بەرهێمێنانی کارکتەری سیاسی گەورە بەرزانی بۆ خۆی تەماشاکە شۆڕشی شێ مەحموود کە لە سلێمانی پێویستی پێبێ چۆنیە بەهانای ئەو شۆڕشەوە ئەرمەنیەکان بێەوەی سەیریەوە کە لەکوێوە خەڵک زۆر بڵین غەدری لێکراوە زوڵمی لێکراوە هاتووە لەسەر تەوسەی شێخ ئەحمەد فرای ئەرمەنەکان کەوتووە بۆیە هەمیشە ئەرمەنەکان بە چاوێکی زۆر سۆز و میهرەبانی و سەی گەلی کوردستانەکەن سەی بەرزانیەکەن دوای دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان کە هەموو سەقەف و ڕۆشەمیریان ناو پارتی دیموکراتی کوردستانە هەبووە بەس هاتوون کە مەلا مستەفایان اختیار کردووە جێگەی پرسیار بوو لای خەڵک زۆر بۆ مەلا مستەفا بۆ هەموو خەڵکە سیاسی ئەم خەڵکە بەتوانایە ئەم خەڵکە ڕۆشنبیرە ئەو کاریزمای لە بەرزانیە هەبووە ڕەنگە لەو خەڵکی کانە و بۆی خەڵکە ڕۆشنبیرەکە پیان خۆش بووە ئەوەی سەرکردایەتیانەکە ئەم کاریزمایە بێ ئەم سمبولە بێ کە توانێتی ئەم هەموو محەتە مێژووی گرنگانە دەرباس بکە بێ بۆ سرکردگوێ ئەگەر لە بیرمان بێ ینی حەقی شەباسیکەین لە کۆماری مەهاباتە یانی هەر لە هەر شوێنێک بیستی بێتی کە خەرکێک چیانێک دەوڵەتێک پێگەیەکی بە خۆت بۆ کورد دروستە بێ ڕاستی بەرزانی چووە وەکو پێشمەرگەیەک وەکو فیداکارێک لەوێ ئەگەسی هەموو ئەو یاداشنامانە بکەیت کە لەسەر کۆماری مەهاباد نووسان بەڕاستی جێگەی شانازیە کە باز لە ژەنەڕاڵ بەرزانیەکرێت چۆن ئامادە بووە بۆ فیداکاریە بەو ڕوویە بەرز و گرنگە کە بەشداری ئەو شۆڕشە بکە و بەشداری بنیادنانی کۆمار بکە گەچی دوای کۆماریش کە بەو شێوەیە بوو ئەگەر بە تەوسەی بەرزانی نەمر ڕەنگەکاریان کردە بە تایبەتی قازی توو شێوە نابوو کاویش سەربەرزیە بۆ خۆی بەڵام ڕوویای جیاواز و تێگەشتی جیاوازەیە بەرزانی پەڕینەوەی لە ئاوی ئارازیش بۆ خۆی ئەمە چیرۆکێکە و نەبەردیەکی گەورەیە کە ئەتوانی مەسەندیان فلیمی لە سەدنەجان بە کەلتوریەکە و ڕاستی من ڕخنەیەکمێ لە خۆمان لە هونەرمەندانی کورد لە ئەدیبان ینی بۆ نمونە لە لیبیا معەمەر قەزافی کە بووە ڕەمز و سمبۆل ینی ئەو فلیمەی کە کرا لەسەر عومەر موختار ئەوەی کردەرم حەق بوو لەسەر بەرزانی نەمر ینی زۆریش تێپەڕیوە ینی بمانتوانێ فلیمێک لە ئەفسانەی خۆی هەبووە لە کاریزمای خۆی هەبووە لە قایدێک خۆی هەبووە لە سەرکردایەتێک خۆی هەبووە بمانتوانێ فلیمێکی سینەمایی بۆی هەر نەبێ ئەم جیلی کە هەیە ئاشناکەین بە مێژووی خۆی بە تاریخی خۆی کە کاریزمایەکی گەورەی وەکو بەرزانی هەبووە کە لە هەموو ویزگەکانی ژیانی تەرخان کردووە بۆ ئەوەی
سەربەرزی شکۆ وانەتەوەی کورد بگەیتە خۆمان ئەگەر تەماشای کە ئینتیفاقی 11 ئازار یەکێکە لەو ڕێکەوتنە گرنگانی کە هەموو عراق بە هەموو جەبەروتێکەوە پەلاماریان یان نەیتوانیەوە بکە بۆیە هات ناچار بوو ڕێکەوتنێ لەگەڵ بەرزانی بکەوە دەستکەوتە گەورەی لێ دروست بوو بناغە گەورەی لێ دروست بوو کە بناغەی حکومڕانی کورسانی دامەزران بناغی حکم خودمختاری بوو حکمی ذاتی بوو کە ئێمە بەڕاستیە بێشانازی پێچووە و ئەساسە ئەو بنەمایە بوو هۆی ئەوەی سا ئێمە لە فدرالیە تا بژینانی باسی ئەوە بکەین کە توانیمانە بناغەیەکە بێ کە نەگەڕینەوە بۆ دوابەرک و بەرەو پێشەوە بنکاتە ئەو ڕوویایە ئەو گیانبینی بەرزانی هەیبوو بۆ میلەتی کورد هەمیشە لەوە سێرێکە کە کورد مشکلی ئاینی نییە مشکلەیەکی نەتەوەیە و ڕەندێکی ناسیۆنالیزمی هەیە بۆیە هەمیشە خاڵ بە خاڵ لەگە هەلومەرجەکەیە هەوڵیا مەکاسب یاخۆدەوەی کە پیاڵێن دەستکەوت بۆ گەلی کورسان ئەمانە بسەربێنەوە گەرسەی ڕێکەوتنامەی 11 ئازار بکەین هەموو ئەو ڕێکەوتنامەی کە دوایی ئەوە عراق لی پاشگەز بۆ نیوەی خاکی خۆی فرۆشت بە ئێران بەس لە بێرەوە ئەوەی نەگونجێ لەگە میلەتی کووردا ئەوەی بەسەراهات کە ئەو ڕێکوتنامە شومە جێبەجێکرا نیوەی توان بڵێن بەشێکی زۆری لە خاکی عراق کە تەنازول لێکرا بۆشا لە پێناوەیە بەڵام تۆ بەشێک بە حسابی خوا میلەتی کورد بەشێکە لەوان و تاریخێکی یا بەشیانەیە بەڵام بەس لەبەرەوەی لەگەڵ براکەی خۆیان کە نوای ناوی لێنەوە براکانی خۆیان کە ڕێنەکەوتن گەشتبەوە بۆیە من پێم وایە ئێمە قەرزاری ئەو شۆڕشە گرنگین کە شۆڕشی ئەیلولە شۆڕشی ئەیلول بۆ خۆی یەکێکە لە ویزگە هەرە گرنگەکانی ژیانی بەرزانی نەمر کە توانی چەپ و ڕاست کە توانی میلەتی کورد کۆ بکاتەوە کە توانی سۆرانی و بادینی کۆ بکاتەوە کە توانی تورکمان و مەسیحی و کلد و ئاشووری هەستکەن کە بەشێکن لە نیشتیمانە لە ژێر ئاڵای شۆڕشی ئەیلول بۆیە شۆڕشێر هەر لە هەر کەسێکە ئەپرسی لەوانەی بەتەمەنن ینی وەکو فەخرێک وەکو شانازیەک وەکو سمبولێکی گەورە سەری شۆڕشی ئەیلولەکە پێی وایە شۆڕشی ئەیلول کاتێک بەرزانی قسەیەکی هەبوایە لە سۆران لە بادینان لە خانەقین لە زاخۆ هەموو وەکو یەک جێبەجێکرا و پێیان وایە ڕەشماڵێک بوو بۆ کۆکردنەوەی هەموو پێکاتەکان ئێمە لەم یادەیە زۆر جار ئێمە یاد دەکەینەوە بێ بڵین ئەم یادە بۆکەینەوە ئەم یادە ئەکەینەوە بەڕاستی بۆی پەندی لێوەرگرین بۆی دەرسی لێوەرگرین بۆی ئەم یەکبوونەی کە هەیە بەڕاستی باشتری کەین ئەو حکمڕانی کە ئێستا هەمانەوە قەبارەی کە پێڵەن قەبارەی هەرێمی کوردستان ئەبێ هەمومان هەوڵی بۆ بین بیپارێزین چونکە جینۆساید و قڕکردن و ئەنفال و حتا شۆڕشی ئەیلول کە تووشی نوسکۆ بوو لەسەر تووشی نوسکۆ بوو کە لە سەر مۆزۆی کەرکووک و بۆی ئەم قەوارەیە پتەوتر بێ بۆیە من پێم ئەوەیە لەم یادەیە یادێکی پیرۆزە ئەم یادە تەنیا وا نەبێ بڵین بەرزانی لە ساڵی ئەونا لەدایک بوو لە ساڵی ئەمدا کۆچی دوایی کرد بەڵکو دەرسی گەورەی لێوەرگن دەرسەکانیش خزمەتکردنە بەڕاستی وەکەوەی جەنابی سەرۆک لەم ڕۆژانە کوت لە وزارەکانی پارتی کۆ کردوبەوە لەسەر هەمان ڕێباز لەسەر هەمان نەهجی بەرزانی نەمر داوای لە وەزیرەکان کردو خزمەتکاری خەڵکی کوردستان بوون واتە بە کوتلەی وزاری وەزیرەکان وەشیل وەزیرەکان بە حوزوری جەنابی سەرۆکی حکومەت داوای لێ کردووە بێ ڕێبازی بەرزانی لەم حکومەتە ڕنگ باتەوە واتە خەڵکی کوردستان محتاجی حکومەتی عراقی نەبێ بڵێ موچەمان بنێ واتە بەردەوامبوون لە خزمەتی خەڵکی کوردستانە بەردەوامبوونە لەسەر هەمان ڕێباز و هەمان ناج کە بەرزانی نەمەر ڕێچکەی بۆ داڕشتو دەست خۆش بە کاک حەسەن باسیەوت کرد کە لە زەمانێکا کە ناوچەکە شڵەژا بوو و ئەرمەنەکان لەژێر قەت و عاما بوون لە پاڵ ئەرمەنەکانە زۆر گەلوونەتەوە پێکاتی تریش لەم ناوچەیە بە کوردیشەوە لەژێر زوڵم و زۆری دەوڵەتە گەورە و داگیرکارەکان ئەناڵاند بە حزوری بەریتانیا و فەڕەنسا و زۆر دەوڵەتی تریش لەم ناوچەیە ئەمێ پێم خۆشە لەسەر جەنابەت ئاماژەیەکت بە بابەتی فەرهەنگ کرد ینی پێم خۆشە بگەڕینەوە بۆ ئەو خاڵە کە مستەفا بارزانی لە زەمانێکە کە فەرهەنگی ئەم ناوچەیە بە جۆر لە جۆرەکان شێوا بوو و پێکاتە و ئەتنیکە جیاوازەکان لە بەردەم مەترسی سڕینەوەیە بوون سەرۆک مستەفا بارزانی شۆڕشێک هەڵە گیرسێنێ بەنای شۆڕشی ئەیلولەوە شۆڕشێک لە زاخۆ بۆ خانەقین شۆڕشێک
لە کەمەنەتەوەکان لە کەمە ئاین و ئاینزاکان تەنانەت لە پارچەکانی تری کوردستانی شۆ بەشداریم شۆڕشاکەن پێم خۆش لەم بعدی فەرهەنگەوە ئەم لەم تەساموح و پێکۆژیان و دروستکردنی کللتوری هەمووان پێکەوەین جارێکتر گفتوگۆ بکەین. بڕاکە کاگی سربەست ئەو بابەتانی کە ئیستا زۆر جەختی لەسەرکرێتەوە لە ئاستی جیهانی لە ئاستی ناوچەیی مەسەن زۆر جار ئەبیستین مەسەن مۆتەمەرێک هەیە کۆنفرانسێک هەیە هەموو ئاینەکان کۆکات بۆ خۆی بەرزانی وای کردو بوو ئەو شتانە سروشتی بۆ خۆی جێبوو بووە یعنی لێرە لە سلێمانی و لە سلێمانیا ژیا بێ ینی فەرقی مەسەن یەهودیەک و مەسیحیەک و ئاشوریەک و کلدان لە شاری سلێمانی باسەکەم هیچ فەرق و جیاوازیەک نەبوو بۆ ئەوەندە خەڵکەکە لەژێر چەتری شۆڕشی ئەیلووە ئینتیمایەکی هەبوو ئینتیمای هەبوو بۆ نەتەوەی کورد ئینتیبای هەبوو بۆ نیشتیمان کە کوردستانە هیچ فەرقی ئەوەی ناکرد ئەم بە چاویش کە سەیری ئەوەی کە بکە بەڕاستی دوای هاتنی سیستەمەکانی کە حکمی عێراقیان کردووە ئەمانە هاتن بەڕاستی دابشکاریشی گەوریان کرد ینی تۆ سەیری یەزیدیەکان کە چیان لێ هات وەزیان بە چی گەشت هەر یەزیدیەکان بدوێنە کۆمەڵێ هی نەبوو لەم ڕۆژان ڕیپۆرتاجەسە هەستیان نەکردوانی بەرزانی فەرقێکیانەکە یاخود بەعام شۆڕشەکە فەرقێکی تایە یان بەرپرسێک و سەرکردەیەکی ئەم شۆڕشە ئەتوانی ئەو جیاوازیە بکە ینی قوتابخانەیەک بوو بۆ خۆی ئەو قوتابخانەیە بێ ئەوەی بێ دەرسێکی نەزەری بخوێنی لە دەرسە کرداریەکان لە دەرسە ڕۆژانەکان لە تەعاملە ڕۆژانەکان لەوەی کە بەرزانی مەسەن بۆ سەرکردی زۆر گەورە هەیە مەسەن مەسیحی بۆ ناو پارتیا بۆ سەرکردایەتی وەکو کاک فرانسۆ حەریری ساش یاریگەی نێودەوڵەتی یادی بەخێر بەناوی ئەوەنراوە بۆ خۆی ئەمە لە هاتنی پاپاش منەمەوێت دەمجیکەمەوە ئەو ڕنگدانەیە ینی پاپاوەی بینی لە بینی ئەگەر عێراقیش یەک وەکو یەک تەماشایەکەی بەڵام سەیری کرد عێراق لە بەغا و ئەوێ کاولکاری کراوە سێکە لێرە بنیادنراوەتەوە لێرە سەیری کەنیسا و کڵێساکان کە چەند بە جوانی ماوەتەوە لە هەورێ لە سلێمانی لە دووەک بۆ خۆی هەمووی ئەوە زادەی چییە زادەی ئەو شۆڕشەیە کە پێڵن شۆڕشی ئەیلول درێژەکراوەکەی ئیستایە کە بەرهەمەکەی ئەچنێنەوە بەڕاستی هەموو ئیشێک هەموو کارێک بناغی هەیە بناغی دامەزراندنی بیرۆکەی پێکەوژیان و تەسامح بەرزانی بوو هەتاکو لە پاڵ ئەوەشە مەسەن بۆ نمونە هەموو ئەو ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی کە ئەمڕۆ من و تۆ شانازی پێواکەین ئەساسەکەیەکی ڕێتەوە بۆ ساڵی 53 یەکێتی زانایان ئافرەتان ڕێکخراوی لاوان قوتابیان بۆ خۆیان بیرکردنەوەیکی زۆر جوان بوو بۆ سەردەمە ینی ئێستاش درێژەی هەیە بەڵام بە مودێلی ڕەنگە جیاواز بوو بە تێگەشتنی جیاواز مووی ئەساسەکەیە بوو بۆیە فعلەن بابەتی پێکەوژیان و تەسامح و کەلتوری کە ناخی خەڵکا هەیە بەڕاستی گەڕێتەوە زورەکەی بۆ شۆڕشی ئەیلولی مەزن کاو شۆڕشە بووە باوباپیرانی ئێمە کە سوکاری ئێمە ئەوانەی ئیستا بڵێن بۆ نمونە لە حزبێکی سیاسی کاریشێک مەسەن یەکێتیە گۆڕانشانەزی بەخۆیەوە کە ڕۆژێ لە ڕۆژان بەشداری شۆڕشی ئەیلولی کردو بۆ لەگەڵ کەسایەتیکی گەورەی وەکو بەرزانی کاری کردووە من زۆر سەیری ئەو ڕیپۆرتاژ و ئەو ڕووداوانم کرد کە حتاکو ئەوانەی ئەیانەوێت لەسەر ئەنتی بەرزانیش قسەکەن هەمویان کۆک بوون لەسەر خاڵک ئەو کۆکبوونامەیە باسکەم کە بەرزانی کەسایەتی کاریزمایە بووە کە بەرزانی لە دەرکەوتنیا خەڵک خۆشی ویستۆ کە بەرزانی نەیهێشتووە لە هیچ شوێنێکە زۆڵم هەبێ زۆڵمی قوڵ نەکردووە هەمیشە محاولەی کردووە لە جانبی و خەڵکە بێ کە قەدری لێکرێ. کاک حەسان بەڕێز باسی دامەزراندنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیت کرد لە ئافرەتان و قوتابیان و لاوان و مامۆستایان و زانایانی ئاینی هاوکاتی ئەو ڕێکخراوانە لە سەردەمی شۆڕشی ئەیلولا ئازادی ڕادەربڕین ئازادی کاری ڕۆژنامە نووسی و لە دەرەنجامی شۆڕشەکە و 11 ئازارە ڕێکوتنامە 11 ئازارە دروستبوونی یەکێتی نووسەرانی کورد و کۆڕی زانیاری کورد پێم خۆشە لەو بوعدەشۆ قسە بکەین بە تایبەت کە نێرانی کورد دوژمنانی کورد داگیرکەرانی کورد زۆر هەوڵیان ناوە کورد لە بابەتی خوێندەواری و معریفە و هۆشیاری
زۆر دوور بکەوێتەوە و نەهێڵن ینی بە خاتریەوەی کات کورد نتوانێت ببێتە میلەتێکی سەربەخۆ و نتوانێت داوای مافەکانی بکە هەوڵیان ناو بەردەوام ڕێگری زۆر گەورە دروستکەن لە پرسی زانست و خوێندەواربوون و هوشیاربوون و پرسی معریفەیە گۆشنیگای بەڕێزت لەم بارەوە یانزەی ئازارێکێک و لەو دیکۆمنتە گەورانەی کە دانینا بە مافی کووردا یانی یەکێکە لەو وەسیقانەی کە هەموو لایەک شانازی پیاوەکەی لەبەرچی شانازیەکە پێشتر ڕەنگە دەستکەوتە بوو بێ بەڵام ئەو دەستکەوتە نەهاتوە ناو دەستوری عێراق و ئەم دەستکەوتیان ئەم جاریان لە ناو دەستوری عێراق حساب بۆ کورد کرا کە دوای نەتەوەی عەرەب کورد نەتەوەی دووەمە ئەتوانن مارەسەی هەمووی شەکانی بکە لەو شوێنانەی کە زۆرینەی کووردە ئەبووە قوتابخانەکان و مدیری دایرەکان زۆربەی وەزیفەکان تەسلیبی کورد کرێ ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەی لە جانبەی ئیداریەکە بوو هاتە سەر ڕنگدانەوەی لە جانبی کەلتوری و فەرەنگیەکان ینی لە ساڵی هەفتا گەر تەماشا بکەیت تا هەفتا و چوار تا ئەوەی عێراق پاشگەزە بێتەوە ین لەو فترەیە کە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەور و ڕۆڵی کاریگەری هەبووە هەمیشە سەی ڕۆژنامەکان کە ینی ڕۆژنامەکان ئەوەی کە دەرچووە زیاتر بووە عەدەدیان ئیزگەکان زیاتر بووە ئازادی ڕادەڕبڕین زیاتر بووە ئەو فترە زۆرە بەڕاستی ئێمە لە چیە وەستاین لەو شوێنە وەستاین بەڕاستی کە بەعس خەریک بوو خراپەکاریە کرد ئەیویست ئێمە لەبەرەوەی مافیاوە بە ئێمە لەبەرەوەی لە دەستوایویست دوای غەڵەتەکانی بکەین دوای ئەو شتانە بکەین کە زوڵم و زۆری تایە دوای ئەو شتانە بکەین کە ناجی بەعس بە ناجیگە ئەلێرە مفارقەی دروست بوو ئاوامان لێ هات لەبەرچی لەبەرەوەی ئێمە لە ڕوانگەی نووسین و ئەدەبیات وانە تاکیدمانە کردە سەرەوەی ئەبێ ئاشتەوایی هەبێ ئەبێ ڕێز لە خەڵک بگیرێ و نووسران دەورێکی کاریگەریانە بوو و فەزای ئازادی کە دروست بوو وای کرد ئێمە دوور بکەینەوە لە حکومەتی عێراق ئەوان بە هەمان عەقڵیامیز لەبەرەوەی بەحسابی خۆیان مافی ئێمەیان ناوە لە دەستور تێمە دوای ئەغڵاتەکانی ئەوان بکەین بەداخەوە من دەمجیەکەمەوە بەمڕۆ بۆی وتم ئەم یادا بێ ڕامان کێشەیە کە ڕەبتی کەینەوە بەمڕۆ چییە گوزەرێ ئەوەیە گوزەری لە ساحەی عێراقی بەداخەوە ئەیبینی بینیمان لە ڕیفراندۆم هەمان غەڵەت و هەمان دووبارە کرا هەمان غەڵەت و هەمان شتی دژوار بەرامبەری ئێمە کرا یعنی جینۆسایت چیە خۆمە بەنەوەیکی کە بوو کە حدودەکانی لێداخستی کە ڕەفزی ڕیفراندۆمیان کرد کە ڕیفراندۆم تەنیا گزارشتێکی خەڵکیە وڵاتی ئێمە بوو لە سلێمانی و لە هەولێر و لە دووەک و لە گەرمیان و لە کەرکووکە ویست وتیان کاکە ئێمەمانەوێت جیابینەوە بەڵام جابوونەیەکی چۆن بە حیوار بە گفتوگۆ ئەوان پێڕەفز بۆیە هەمان عەقڵیە دیستاش حاکمە لە عێراقا هەمان عەقڵێتی عەرەبی بەداخەوە ئەو حکوماکە بۆ ئێمە زۆر هەوڵمانە ڕێکەوتنامەی 11 ئازار و حکومەتی عێراق کەوتە غەڵەتێکیەوەی کە خاکی خۆی بفرۆشێ بەڵام لەگەڵ کووردا ڕێنەکەی بەداخەوە ئێستاش کۆمەڵە سیناریۆ بۆیە حکومەتی عێراق بێت دەرز لەو مێژووە وەرگریا بێ محاولە بکات لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ڕێبکێ و ئەو فدرالی بەڕێی من ئەبێ بینە قۆناغیشکە کە قۆناغی کۆنفدرالیە زۆر گرنگە بۆ ئێمە بە حکومەتی عێراق بڵێن ئیتری ئێمە توانین لە ڕووی دارایی و میلەتی خۆمان بژێنین کێشەمان نییە ئەوە بۆیە حکومەتی هەرێم کام چاکسازیان ناکرا لەسەر هەمان ڕێباز و نەهجی بەرزانی نەمر پێم وایە بۆمان دەرەکەوێت چاکسازیەکان لە ماوەیەکی کەیە کاتوانین خودکیفایەتی خۆمان بکەین خۆمان بژێنین واتوانین ئەو مەبادەانە و ئەو بەهانەی لە پێناویە شۆڕشمان کردووە لە پێناوێ شۆڕشی ئەیلول هاتۆتە پێشەوە شۆڕشی گوڵان هاتۆتە پێشەوە بە هاوکاری هەموو حزب و لایەنە سیاسیەکان ئەتوانین چاکسازیێکی ڕاستەقینە بکەین ئەتوانین ئەو چاکسازیە بکەین کە قۆناغی دووەمی راپۆرتەکە تەسلیم پەرلەمان کراوە کە دوێنێ شەو باس کرا و بۆ خۆی ئەمانە هەمووی دەستکەوتی واکە من وەکو چاودێرێک وەکۆی لە حزبێکی سیاسیە بەشدارم شانازی بە خۆمەوەکەم کە قۆناغ بە قۆناغ ئێماتوانین چاکسازی بکەین و قۆناغ بە قۆناغ دیفاع لەو مێژووەی خۆمانەکەین ئەو مێژووە بۆ ئەوە نییە تەنها ئێمە فەخری پێ بکەین بۆ ئەوە نییە تەنها ئێمە دای بنین لە چوارچێوەیەکە بڵین ئەمەمان کردو بەعکسەوە بێ ئێمە دەرسی لێوەرگرین و بڕۆین لەسەر ئەو ناجە کە خزمەتکاری میلەتی خۆمان بین. حسن جەباری کاتی بەرنامەکەمان تەواو بوو سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت و بۆ ئەم گفتوگۆ جوانە بۆ هیوایی کە فەلسەفەی بارزانی ڕێبازی بارزانی هەموو شتە جوانانەی کە بەڕێزشت باست کرد و شیت کردەوە زیاتر لە ژیانی ڕۆژانەی یا بەکردنی بکرێت
سپاس بامەدەبوونی جەناب تۆ گەر بتێت شتێک بڵێ لە کۆتایە سپاس. وڵات تەنیا وەکو بیداد وتم شەرفمەندم سەربەرزم کە لە بوونەیەکی وا پرشنگدانە بەشدار بووم لە شیکردنەوەیەک لەلایەن لەسەر ئەو لایەنە و ویزگانی کە بەرزانی خەباتی تیا کردووە. سپاس بۆ ئێوەش دووبارە. کا حەسەن جەواری کارژێڕی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بامەدەبوون. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش. ئازان تا ڕاوەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.